بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام من دانا محەممەد خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەی دووەمی بەرنامەی لە نزیکەوە پێتان گەیشتمەوە. ئەڵلقەیەم جارەمان لە سۆرانە لەگەڵ مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەرپرس و کارژێڕ و ئەندامانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی دەدوێن قسە دەکەین بزانین ئەم مەڵبەندە لە سۆران و دەوروبەری چه خزمەتێکی بە خەڵک بەگشتی کردووە و تا چەند توانیوێتی لە خەم و ئازارەکانی خەڵکی هەژار و کەم دەرامەت قورسیان سووک بکە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەعلام و ڕاگەاندن و پەروەردە و بانگەوازەوە توانیوانە جێپەنجەیان چۆن لە ناوچەکەی خۆیانە بنەخشێنن. من درێژە نایەم بە پێشەکی بەرنامەکە دەچمە لای مامۆسای بەڕێز مامۆسا موسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا سوپاس بۆی کە ئامادە بوون لەم بەرنامەی ئێمەیە. دەپرسم ئەگەر سەرەتا شێوە شکڵ هەیکەلی مەڵبەندی سۆران چۆن پێگاتووە، چەند قەزا و ناحیکەی لە ئەستوەیە، چەند ئەنجومەنی هەیە، چەند گوندی لە خۆ گرتووە، سەرەتا لێوە بچینە ناو بەرنامەکە و سوپاس دەکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆم دەرفەتە منیش بەناوی مەڵبەند بە خێراتنی ئەوەی بەرز و خۆشەویست دەکەم. سڵاو ڕزم هەیە بۆ سەرجەم ڕاگەاندکارانی لە تۆڕی میدیای پەیام کە کار ئەکەن. سوپاس و خۆشیمان بۆیان هەیە، زۆر بەخێر بێن. و بە پێشی ئەزانم هەر لێرەوە لەم مینبەرەوە بەناوی مەڵبەند سوپاس و پێزانی خۆمان ئارەسی سەرجەم خوشکان و برایان لە سنووری مەڵبەند بکەم و دەستخۆشیان لێ یەکەم کە لەم چەند ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان و کۆمەڵی ئیسلامیش بە تایبەتی بە قۆناغی زۆر هەستیادا تێپەڕی کۆمەڵی بربەستی بۆ دروست و بەس خۆشبەختانە الحەمدوللا سوپاس بۆ خوای گەور و بە هیمەتی برایانمان خوشکانمان لە سنووری مەڵبەند لێ نەبراوانە لەگەڵمان بوون، ئەم سەنگەریان بەزێنە هێشت ماندوو بوون، کۆششی زۆریان کرد کۆمەڵی ئیسلامیان گەیاندەم قۆناغی ئێستا. من سوپاسان دەکەم هەموو ئەندامێک لە هەر شوێنەکەی کە هەنە لە سنووری مەڵبەند من چاویان ماچ ئەەکەم سڵاو و ڕێز خۆشیم بۆ هەمویان هەیە. سنووری مەڵبەندی ئێمە لە ڕووی بڵێن پێکاتی جوگرافیەوە دیارە وەکو قەزا چوار قەزا لە خۆ ئەگرێت کە قەزای چۆمان، ڕواندز و سۆران و مێرگە سۆر. پێکاتی ئەم شوێنەیە پێکاتێکی زۆر تایبەت بە خۆتی کە کۆمەڵگەی زۆر عەشایرە، خەڵکی عەشاری زۆر تێدایە، پێکاتەکەی لە چەندین عەشیرەتیدا هەیە. مەڵبەند لە حازومەرانەوە مەسەن دەست بە ئیشکارەکانی خۆی ئەکات وەکو کۆتا سنووری مەڵبەندی ئێمە تا دەگاتە نزیک شەقڵاوە، توێلی شەقڵاوە، لەولا شەوە تا دەگاتە بڵێن بە قەزای مێرگە سۆریش دەگەدابیت. ئێمە لەم سنووری مەڵبەندی خۆمان ینی سەرپەرشتی چوار قەزا ئەکەین. گومان لەودانێک کە کارکردن لێرە جیاوازترە لەگەڵ شوێنەکانی تر. هەر قەزایەک چەندین ناحیە لە خۆ ئەگرێت، ئەم ناحیانە چەندین دێهات لە خۆ ئەگرێت و پێکهاتەی سنووری مەڵبەندی ئێمە لە عەشیرەتی باڵک، لە عەشیرەتی سوورچی، لە عەشیرەتی برادۆس، لە عەشیرەتی ناوداش، کۆمەڵی عەشیرەتیش هەن لەو سنوورەیە کە ئێمە کاری تێدا ئەکەین. پێکاتی مەڵبەند وەکو باقی مەڵبەندەکانی تر کە ئێمە خۆی لە چوار کارژێر ئەبینیتەوە وەکو ستافی بڵین کارژێری کە ئێمە ڕۆژانێ دەوام ئەکەین لەگەڵ کارژێڕەکان بە خۆشمەوە 5 و لەگەڵ ئۆرگانەکانی دیکە کە چوار ئەنجومەنی برایانمان هەیە لە ڕواندز، لە سۆران، لە خەلیفان، لە حەریر. بارەگادارن تەنهاییشان بارەگەدارە کە ئەنجومەنی خەلیفانە. ئەوەی تریان دوو ئەنجومەنی خوشکانمان هەن لە سۆران و لە خەلیفان، زایدن لەگەڵ مامۆستایانە، قوتابیانە، تەندروستکارانە، زانایانە و بەشی یاساناسان و بەشی دەستەی کۆزان کە ئەوانیش مامۆستای زانکۆن. ئەم پێکەتانەی هەموو تێدا هەیە. ئەمانە وەکو یەک تیم، وەکو یەک دەست ئێمە ڕۆژانە کە کارژێڕەکان کە ئەبینین لەگەڵ یەکتر کە پێکەوە ئیشەکەین، زائیدن کە کۆبوونەوەیەکی فراوان دێ وەکو کۆبوونەوەی مەڵبەند لەگەڵ سەرجەم بەشەکانی مەڵبەند، پرسە و بابەتەکانی ئیداری و ئۆرگانی سیاسی لێرە تاوتو ئەەکەین. ینی دەتوانم بڵێن مەڵبەندێکین لە ڕووی پێکهاتەیەوە هەموو بەشەکانی گرتوتەوە لە سەرجەم شوێنەکانی بڵێن سنووری مەڵبەند لە هەموو چین دۆژەکان خەڵکی ئێمە لە ناو مەڵبەندە هەیە. بە هەمومان طبیعەتی ئیشی ئێمە شوایە هەموو لەسەر مەشوەڕەت، لەسەر پرسوڕا دانیشتن بەیەکەوە، ینی ئیشەکان بە دەستە جەمعی ئەڕۆن کە ئەمە وای کردە وەکو خاڵێکی بەهێزی ئەو مەڵبەندەوە بووە کە بەبێ فەرق و جیاوازی بە یەک تیم ئیش و کارمان کردیا
مەشوەڕەت لەو سنوورەتوانم بڵێن خاڵێکی زۆر جەوهەری ئەو مەڵبەندەیە کە هەر برایەک ئیشێکارێکی ئەبێت پەیوەندی ئەکات مامەستا ئەو شێ چۆنە کوو بکەین چۆن بیکەین بە پێویستی ئەزانی مەسەلەن سەری کۆبینەوە کۆ ئەبینەوە باسی ئیشوکارت کرد ئیشوکارەکانی ئێوە زیاتر خۆی لە چیا بینێتەوە و کار و چالاکەکانی ئێوە با بڵین کێ لی سوودمەندە تەنها ئەو کەسانە لی سوودمەندن کە صرف بەحت ئەندامی کۆمەڵی ئیسلامی و ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامین یا کار و چالاکەکانی ئەوە فراوانترە جگە لە ئەندامانی کۆمەڵ خەڵکی ناوچەکە دانیشتوانی ناوچەکە بەعام لە کار و چالاکەکانی و لە هەموو ڕۆکانەوە سوودمەند دەبن. پرسیارێکی جوانە ئەگەر بێتمە لەو ڕۆ قسەی لێ بکەین ئەو برا بەڕێزانە کە ئەندامانی مەڵبەند و زایدن کارجڕانی مەڵبەندیشن و خوشکانیش حەزمان ئەکرد لێرە بن بەس ئەو بۆ خۆیان لۆیان دەرفەت نەبوو پێیان نەکرا بێن پێم خۆشم خوشکانیش حضوریان هەبایە لە بەش خۆیان قسەیان کردبایە ئەو مەڵبەندە مەسەڵەن کە تەماشا دەکرد لە کارژێڕی عەلاقات کارژێڕی کۆمەڵایەتی تەماشا کارژێڕی ڕاگەیاندن کارژێڕی پەروەردە و بانگەواز بەرنامەی بەخشین جا بەشەکانی دیکەش لە ڕاگەیاندنە لە ئەنجومەنەکان بە هەمان شێوە ئەو کار و سراشانێک کە لەم سنوورە کراون هیوادارم برادران ئاماژەی پێ بکەن زۆرترین ئەوانەی کە لێ سوودمەند بوون لە دەروی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بوون یعنی ئێمە وەکو چرایەک سوتاوین دەوروبەر استفادە لێ ئێمە بینیوە بەبێ جیاوازیش ئەوان دڵنیام ئاماژەی پێ ئەەکەن ینی لەسەر ڕوویەکەوە ئەو خەڵکی ئەو مەنتیقەیە لەسەر ڕێکەوە سوودی لێمە بینیوە کاتێک کە خولێکی پەروەردی کرایتەوە بەسەن کاژێری پەروەردی کێسا لێرەیەکە چێن ئەوانێ لێ سوودمەند بوونە کاتێک کە خولی هاوین ئەکرێتەوە چێن ئەوانێک لێ سوودمەند بوونە چاڵەشەکانی بەرنامی بەخشین چێ بوون ئەوانێک لێ سوودمەند بوونە ئەو پرسە کۆمەڵایەتانەی کە لێرە هەیە تابەت ئەو مەنتیقەیەکەم پێکاتیەشی زۆر تێکەڵاوە هەمووی خزمەتی و دۆستایەتی هەیە بە هەموو نوعێک ئەگەنەوە یەکتر لە کێشەکانی خەڵک چەند بەشدار بووین لە سڵح و ئاشتەوایی لە مەسلەی پرۆسی پێکانی زەواز پێم خۆشم بەدەرەن کە ئەم ئاماژەی پێ بکەن لەو ڕوە ئەندامانی ئێمە چۆن بووینە سوتەمەنی چۆن ئیشیان کردێک چۆن لێ نەبراوانە بەبێ جیاوازی کەسێک کاتیبی ئیشیشی بە ئەندامیش ئێمە بیت شەو بێ ڕۆژ بێت چۆن بەشداریان کردووە بەبێ ئەوەی بگەڕن لۆ ئینتیمای حیزبی و سیاسی بەبێ فکرێکن ئەم کەسە چیە لە ژێنە ڕاهاتیە ئینتیمای بۆ شەیە لەوانەیە گەلەیشمان لێ کرابی لە خەڵک مەستا ئێوە هاوکاری کەسێکتان کردێک کە ئەسڵ ئەندامی ئێوە نیە پەیوەندی بە ئێوە نییە چۆن ئێوە ینی بەو شێوە بیر ئەەکەنەوە کەسێک کە خزمەتی ناتەوە بەرچی ئێوە هاوکاریەکەن زۆر باشە مەوسە بە حکمی و ئێوە حیزبێکی سیاسین لە گۆڕەپانەکەیە پەیوەندیەکانتان علاقاتان بە شێوازێکی گشتی لەگەڵ حیزبە سیاسیەکانی کە لە سنوورەکەیە هەیە لەگەڵ فەرمانگە حکومەکانە چۆنە کۆمەڵی ئیسلامی خۆ دەزانی لەسەر ساحەی هەرێمی کوردستان لەسەر ساحە گەورەکە ژمارەیەکە و حسابی بۆکرێ لە مەنتیقەکە لێرەش وایە بە هەمان شێوەیە گومانی تێدا نیە لە ڕووی علاقاتی سیاسیەوە چ لەگەڵ حیزبە سیاسیەکان چ لەگەڵ دام و دەستگای حکومی دام و دەستگای میری ئێمە لەو ڕۆوە توانین بڵێن پێشەنگ بین سەردانمان هەیە بۆ لایەنە سیاسیەکان ئەوەی کە لە چوارچێوەی علاقاتی حیزبیە بە شێوەیەکی گشتی لە هەندێک لەگەڵ هەندێکن لەوانە جیاوازیە بێت زیاتر بێت کەمتر بێت و لەگەڵ دام و دەستگای میریش لەم سنوورەی ئێمە ئەوانێک کە لێرە مەسەلەن لە هەر چوار قەزاکەی ئەوانەی کە جڵەوی دەسەڵاتن لە بەدەستدای ئەوەی کە فەرمانکانی میری بەڕێوە ئەبن لە نزیکەوە ئێمە هەندێکیان هەر دۆست و ناسیار و خزمی خۆمانن هەندێکیان علاقاتی ڕۆژانەمان لەگەڵان هەیە چکە یەکتر ئەبینین لە زۆر شوێن و وێزگەی بەیەکتر ئەگەین لە نزیکەوە سەردان و هاموشەمان هەیە چوبینە لای هەر دەستگایەکی حکومی ئەمنی بێت مەدەنی بێت پەروەردەیی بێت شارستانی بێت کە چوینە وێندەر وێ ڕای دەستخۆشی سوپاس بۆ ئەو کارانی کە کردوتیان کە هاوڵەتی لێ سوودمەند بوون ئێمە وەکو مەڵبەند نیازپاشی خۆمان پێشانیان داوە ئێمە وەکو مەڵبەند لێرەین هەر شتێک بێ ئێمە ئەکرێت لەگەڵ پەروەردەیە لەگەڵ قایمقامە لەگەڵ ناحیەکانە لەگەڵ فریاکەوتنە دەتوانم بڵێم فەرمانەکانی حکومیش سوودمەند بوون لە کار و چالاکی ئێمە لە دڵسۆزی و خەمخۆری ئەندامانی لە کاتێکە ئێستا کۆمەڵ ئۆپۆزیسیۆنە بەڵام دەستبارگیر بووە بۆ دائیرە و فەرمانگەکانی حکومت لە سنوورەکە وایە بەستەوەی ئەوە بڵێ بەتاکید بڵێ لە ڕووی ڕاگەیاندن سوودیان بڵێن لێمە لە بینیوە بەرپرسێک مەزە کاتێکا بڵێن دەست بەکار بووە وەکو مەڵبەند چوینە ڕۆژان توی سەردانی بەڕێوەبەتی پۆلیسمان کرد کە ئاڵوگۆڕی پێکرا بوو هەندێک شوێنێکش کەسە لە بەرنامەدا بچین سەردانی قایمقامەوانە هەر کەسێک کە دێت کیان کە ئەڕوات ئێمە وەکو مەڵبەند دڵسۆزی خۆ پێشانی و کەسە ئەدەین ئێمە لە شتە خۆشەکان شتە باشەکان کە خەڵک لێ سوودمەندە وەکو سیاسەتی حیزب ئەچین بۆ سەردانیان و دەستخۆشان لێکەین و پێشگیریشان ئەەکەین و لەو شتانێک کە پێمان وایە هەڵەیە ئێمە دڵسۆزی پێداڵین کارکە
لە شتە باشەکانتان ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ ئێوە بەڕاستی ئەوەی پێمان بکرێت لە ڕووی معنەوی و پشگیری ئەو دائیرەی ئەبین کە خەڵک لێی سوودمەندە هەچەندە مەسەڵەن ئێمە ئۆپسیۆنین خۆی ینی ئەمە دەبێت ئۆپسیۆن ینی واقعی بینانە لەگەڵ دەسەڵات بزوڵێتەوە ئیش بکاتن ئەگە بزانانی هەڵەشمان لێبینیون وڵات لەسۆنە پێمان گوتینەوە ئامۆژگاریمان کردنە ئەو لای ئێمە تێبینی بوو ئەم دەستگایەکی حکومەتە پێمان گوتۆ بەرپرسی تا دەست بەکار بووی پیرۆزبای دەکەین ئەمە بی خۆشمی ئەمە بی خۆشمانی ئەزانین دەستگای بۆ نمونە دەستگایکی ئەمنیە ئەمنی تەنهایی حیزب ڕاستە حیزبێک سەرپەرشتکات و بەرەو ئێباتن بەڵام کە قەزایی ئەمری مەسەن استقرار بوو ئەمی سوودی ئەبینم ئەوان کە بە ئەمنەوە مەسەن ئەمن و ئاسایشەوە شانازیەکەن بەشێک لەو ئەمن و ئاساشی کە هەیە خەڵکی ئێمە تێدایە زۆر باش پێچەوانەکەی مامۆستا با بڵین فەرمانگەکانی حکوومەت یا با بڵین حزبی حکومڕان و باڵادەست لە سنوورەکەی ئێوە بربەست و لەمپەر بۆ کارە سیاسی و پەروەردەیی و بانگەوازی و کار و چالاکیەکان بەگشتی دروستەکرێت لە قەزا و ناحەکان یان ئەوانیش زۆر دەستکراون و هاوکارن حەزەکەم بەڕوونی وەڵامە بەڕوونی ئەمە لە شخص بۆ شخص ئەگۆڕێت هەردوو جانیبی تێدا هەبووە فعلا ئەڵا دەرگەی واڵا بووە هەر کارێکی بیسمانە بیکەین ساڵاشی کە سوود بە خەڵک ئەگەینیت بەرەپەتەوەی مامۆستا ئێمە دەرگامان واڵایە ئێوە شتێک ئەیکەن خزمەت بە خەڵک ئەگەینن مانعمانینە هەشە مانع بۆ ڕێگری بۆ سەراحەتەن بەس کە ڕێگر بووە قەنەعەتمەتەوە ینی خۆی بیت چۆن بڵێ بۆ خۆی ئاوا بڕێدا بۆ خۆی ئاوا بیر بکاتەوە بۆ خۆی ئاوا پێی باش بیت هەش بە بەڵێ لە کات لە بەتایبەت لە هەندێک کار و چالاشی کە بەرنامی بەخشین کردیتی ڕێگریان لێ کردیا بۆ نمونە ینی من زانیاریەکم لای نازانم تا چەند تەواو منەمێت تۆ پشڕاستیکە تۆ یان ئەگەر وانە بڵێ وانە بۆ نمونە یەکێک لەو قەزانە کە لە سنووری کاری ئێوەیە قەزای مێرگە سوورە دەوترێت زۆر ئەستەمە زۆر قورسە بتانی لە قەزای مێرگە سوور کاری سیاسی ئەنجام بێ وایە ئەمە حقیقەتێکە غیری یەک حیزب کە پارتی دموکراتی کوردستان هیچ حیزبێک لێ بوونی نییە هیچ حیزبێک ناتوانێت لێونە سالاشێک بکات حتى ڕاگەندکارەکانی شدن لێنەر بە ئاسانی بچن مەسەن زانیاری ئیعلامی لێنەر بەدەست بینن هەمووی چاودێری لەسرە ئەمە خۆی بەرلۆی کە بۆ ئێمە بەربەست بێت بۆ خۆیان شتێکی جوان نییە لۆ خۆیان ناشرینە چونکە ئەوەندە شەرمی کوردستانە بەشێکە لەم خاک و نیشتیمانە کە ئەوان کوردن ئێمەش کوردین مەسەن حەقۆیە ئەو چینە دروست نەبێتن لەوێ ئەم حەقیقەتە بوونی هەیە نەک ئێمە غەیری ئێمەش ناتوانێت بە ئازادی لێوێندەر کە چاڵاشێک ئەنجام داتن ئەوەی ئەستێت ئەبێ پرس وەرگێت کە تا پرس وەرئەگرێت زۆری پێچێت جاروێ ڕەزیش دێتەوە ئەمە حقیقەتێکە حیزبەکان ئەم گرفتیان هەیە خۆزگەوانە بووە زۆر باشە مامۆستا ئینشەڵڵا ئەچمە لای برایانی تر و دێمەوە خزمەت جەنابیشت دەچمە لای بەڕێز مامۆستا عوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفان مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە بە حکمی ئەوەی کە ئەنجومەنێکی بارەگادارن لە سنووری مەڵبەندی سۆران و لە ئیعلامەوە بە تایبەت لە شاشەی پەیامەوە کار و چالاکیە نەوعەکانی ئێوە زۆر جار ینی بەبێ مجامەلە منیش و زۆر خەڵکی کەی تووشی سەرسوڕمان کردووە ئێوە ئەم کار و چالاکیانە چۆن ئەنجامەدەن لە پێناوی چیە ئەنجامێدەن سەپۆرت و ئەوەی کە با بڵین پشگیرتانە کێیە ئێوە هەندێک جار هەندێک کار و چالاکی ئەەکەن کە لە ئاست نەک با بڵین ئەنجومەنەکانی لەوانێت لە ئاست مەڵبەند و حیزبێکی شانە بێ بۆ نمونە ینی بۆ نمونە بینیومانە بیستومانە ئێوە نەوتدا بەشەکەن بەسەر خەڵکە ئەمە لە کاتێکە کۆمەڵ هیچ سەرچاوێکی دارایی ئەو توی لە هەرێمی کوردستان لەبەر دەستان نییە کە بتوانێت بەو شێوازە مامەڵە لەگەڵ خکە ئێوە چۆن ئەتوان ئەم کار و چالاکیانە ئەنجام بدەن و چیش دێ لەسەر ئەنجومەنەکەی خۆتان حەزەکەم قسە بکەیت پێشەشی بنای خۆی گەورە میهرەبان بەخێر بێن دەستان خۆش بی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا وەڵامە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامی لە 2016ەوە بینایەکەمان تەواو کردی چوینە ناوێ تقریبەی 5 ساڵە لە ناو بینایەکەی داوامەکەین الحەمدولله ئەوەی پژیرمان بۆ لە بنیاتی بینایەکەی سەتا نوهەتی خەرکە خێرخوازەکە بووە هەل لەوە دەست پێ بکەم لە دروستکردنی بینایەکەمان سەتا نوهەتی خەرچی خێرخواز بووە حیزب بەشەشی کەمی بەشداریەکەی لە بەرەوەی کێشەی دارایی هەبووە بەڵام لە دروستکردنی بینایەکەمان خەرچی خێرخواز هاوڵکانمان بووە لێرە دەستخۆشیان لێکەین تەواوی پرۆژەکانیشمان کە جەنابەت باسەکەی تەواوی پرۆژەکانیشمان پشتمان یەکەم بەخوا بەستە دوامین پشتمان بە خەرچی خێرخواز و دەستکراوە بەستەوە لە زۆربەی پرۆژەکانمان کە پرۆژەکان جەنابەت باسەکەی هەمویان خەرچی خێرخواز هاوکارمانمە پژیران بووە پرسیان یعنی خەڵکی خێرخواز بۆچی ئەو سەرۆت و سامان و پارەی خۆی کە هەیەی بۆ دێ لای ئێوە ینی ئەیداتە دەستی ئێوە بیدەنە خەڵکی فەقیر ڕۆژار هۆکاری ئەمە چیە بۆ دەستگیرۆی هاوکاری ئێواکەن
وڵی خەرکەکە بەخۆی کە باسەکاتنێ مەسی قەومتمانەمان زیاتر بنگوها بە ئەمانەتەوە ئەگەینە شوێنی خۆتان بە ئامانەتەوە ئەگەینە خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەت بۆ کارێکی ئەوەیە دەستپاکی بەڵێ زۆر باشە. کاری با بڵین جگەل لە کاری خێرخوازی لە ئەنجومەنەکەی ئێوە بێگومانم کاری داعوی و کاری حیزبی و تەنزیمی و ئۆژەکرێ لەو ئاستانەیە چۆنن؟ وڵای ئێمە لەو ئاستانە زۆر باشن الحەمدوللا. ئێمە لە مامۆستاش باسی کرد ئێمە لە علاقاتی سیاسیمان زۆر باشە لە گردام دەستگەکان بەگشتی هاتوچۆمانەکەن هاتوچوانەکەین علاقاتی کۆمەڵایەتیمان زۆر باشە لە گرزماوەری بەگشتی بە تایبەتی مامۆستایانی ئاینی بە تایبەتی ڕووسپی پیا ماقولان علاقەمان زۆر باشە بە تایبەتی مامۆستایانی ئاینی لێمە دەستخۆشیان لێکن خۆی گەورە پاداشتیان داتەوە یعنی زۆر هاوکارمان لە هەموو ڕۆژەوە. لێرەمە کە باس کرد مەسەلەی هاوکاریەکان حەزەکەم تشک بێخمە سەر شتێکی مەسەلەی یارمەتیدانی مزگەوتەکان لە ساڵان ڕابردوو زیاتر لە 15 مزگەوت هاوکاریمان کردینە لە ڕووی بنیادنانی مزگەوتەکان تەکلیفیان لێکردن کە مزگەوتیان دروستکردیان تەعمیریان کردینەوە خەرج تەکلیفی لێکردین خەرچی شوێنەکان خەرچی گوندەکە یارمەتیمادەن ئەو مزگەوت دروستکردن تەکلیفمان لە خێرخوازان کردووە خێرخوازە بۆیە نەفرە بە 50 وەرەقەیدان هەیە زیاتری داینی ئەزە هەر لە وەرەقە بگرا تا زیاتر خەرک هاوکارمان بە لە بنیادنانی مزگەوتەکان. بەڵێ لە ڕووی با بڵین دەرس و دەور و پەروەردە و بانگەواز و ئەوانەوە ئەنجومەنەکەی ئێوە تەنها بۆ ئەو خەڵکانەیە کە کادر و ئەندامی کۆمەڵی ئیسلامین یا دەرگا کراوەیە بۆ هەموو کەسێک کە بێ بە مەبەستی وەرگرتنی علم و زانستی شەرعی ڕووکاتە لایەوە؟ وڵات جەناب پرسیارەکەت گوتان ئەنجومەنەکەتان ئەنجومەن چاڵاکە جەنابەت جەماوەریش ئەو شایەمان ئەودا کە ئەنجومەنەکەمان ئەنجومەنی خەڵکی بۆ ڕاستە عنوانەکەی کۆمەڵ ئیسلامیە بەڵام ئەنجومەنەکەمان بارەگاکەمان هەموو خەرکی بووە یارمەتی هەموو خەرکماندا بێ فەرق و جیاوازی هەزاران سەبەتی خۆراک نەفەت قوربانی جلوبەرێک ئەو بابەتانەی کە کردیمان هەبێ فەرق و جیاواز بووە یعنی هەتا ئێستا دەگەدابیشتی تایبەتمان نەبووە بە ئەندام و کادیرانی خۆمان ڕەنگە لە 180 خەرگوی لە 120 ئەندامانی خۆمان بیتر لەسەر ئەوە ڕوبڕووی گلەی نەبوونەوە لەلایەن دۆست و ئەندامەکانی خۆتانەوە با ڕوبەڕووبوونەوە بەڵام لۆ نمونەی ئیشیمە ئیشەکی گشتیە ئیشەکی عامە دەبی ئیشەکەمان گشتگیر بیتن ینی ئەوەکەن ئەم خێزانە تا چەند هەژارە یارمەتی بن ئیتر سی ناکەن ئایا ئینتیما و بیرکردنەوە چییە؟ ئەستا ئەمە بزەبت ئەوەی جەنابەت باسەکەی ئەو معلوماتانێک کە ئەمان درێنێ لەسەر ئەو ماڵە فەقیری و ماڵ هەژارەی معلوماتیان وەرەگرین کەەوە هەژار و کەم دەرامەتە ئەمە ڕێک لەسەر ئەو ئیش لەسەرەکەین نەک لەسەر وڵاوە کۆمەڵە و غیرە کۆمەڵە نەخر ئەمە لەسەر ئەساسە ئیش لەسەرەکەین و یارمەتی دەین. زۆر باشە. چیت ما بوو دەرفەتمە یەم وەلات باسمە لای مامۆستا مۆسلح ئیسماعیل بەرپرسی ئەگەر مایکەکەی بێتێ بەرپرسی پەروەردە و بانگەوازی مەڵبەند مامۆستا سوپاس بۆ جەنابیشت کە لە بەرنامەکە ئامادە بووی من حەزەکەم زۆر بە وردی تیش بخەیتە سەر مەسائیلی پەروەردە و بانگەواز بنکە و بارەکەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەی دیقەت دراوە زۆر ئیحتیمام بم بوارە ئەدەن ینی هۆکاری چییە ئەوەندە گرنگی بە بواری پەروەردە و بانگەواز ئەدرێت لە سنووری مەڵبەند و ئەنجومەن و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ئێوە هەستان بە چ خەتەریاتێک کردووە لە بەرامبەر ئەوەوە ئەوەندە فۆکستان ئەوەنە ڕووناکیتان لەسەر مەسائیلی پەروەردە و بانگەوازە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا بخير بن سرتان كايدانا خوش حالين بهاتنتان بحقيقات فۆکسی ئێمە لەسەر مەسەلەی پەروەردە و بانگەواز خۆتە زانی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە گشتی مەڵبەندەکان زیاتر کاریان بانگەوازیە بە حقیقات مەڵبەندی ئیشیان کاری پەروەردە و بانگەوازە فۆکسەکە بۆ لەسەر مەسەلەی پەروەردە و بانگەوازە خۆتە زانی لە هەرێمی کوردستان قەیرانێکی گەورە لە ئارادایە ئەویش قەیرانی مەسەلەی پەروەردەیە بە گشتی بەڕاستی یعنی ئەگەر تەماشاکەی ئەمڕۆ نائەمینی یعنی کە دەست پاک نەبوون ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا قەیرانێکی گەورەیە و کوردستان بە ئاقارێکی خراپە ڕواتن هۆکارەکەی چییە ئەگەر ئەو بەرپرسانەی لەو شوێنانن کاتی خۆی بە پەروەردەیەکی تەندروست ڕۆیشتبانە ئەمڕۆ ئەم هەرێمە بەو ئاقارەیە نەڕۆیشت بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستی بەو مەترسیە کردووە مەڵبەندەکانی کاری مەڵبەندەکان زیاتر لە کۆنگرەی ڕابردووە بڕیار لەوە دراکەوە زیاتر کاری داعوی و بانگەواز بکەن بۆیە ئێمە هەڵبەشان بەشانی کارە ڕێخستنێکە و هەڵبژاردن و ئەمانە بێگومان ئەو کارانەی تریش بەڵام فۆکسی زۆریشمان لەسەر مەسەلەی پەروەردە و بانگەواز مامۆستا چێن ئەو ئاستانە چێن کە ئێوە لە بەرچاوی ئەگرن بووی کە با بڵین ئەو منهەجانەی کە هەتانە وەکو وانە پیان بڵێنەوە بۆ نمونە مناڵە نەوجەوانە گەورەیە ئافرەتە پیاوە پیەک چێنێ ینی چین و توێژەکە هەموو ئاستەکانن بێگومان ئەمن هەر لەوە دەست پێ یەکەم هەر لە
جارێک ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هەر لە جەنابی لە سنووری مەڵبەندی سۆران ئەڵێم هەر لە جەنابی بەڕێز مامۆستا مەڕوانەوە بگرێت کە هاوکارێکی بەڕاستی هاوکارێکی باشی مەڵبەند بووە لەگەڵ بەڕێز بەرپرسی مەڵبەند و سرجەم کارجێڕ و ئەندامانی مەڵبەند حتاکو و مامۆستایەکمان لە هەر شوێنێک بێتن هەمویان زیاتر بڵێن تەرکیز و جەختیان لەسەر مەسەلەی پەروەردە و بانگەواز کردوێتەوە بۆ ئەوەی تاکێک ئێمە لەو هەرێمە پەروەردە بکەین ئەوەی کە دەستمانەگاتی و پێمانەکرێتن تاکەکان تا ئەکرێتن دەست پاک و دەم پاک و داوێن پاک بن. چین و توێژەکان و بێگومان هەمویان ئەگرێتەوە هەر لە مناڵانەوە بگرێت تاکو نەوجەوانان و تاکو ئافرەتان و یعنی حتاکو بە تەمەنەکانیشمان هەنە ئێمە طبعاً وانەی تایبەتیمان هەیە کە مانگانە دوو جار وانەی تایبەتیمان هەیە بڵێن هەر 15 ڕۆژ جارێک لە سنووری مەڵبەند طبعاً هەموو چین و توێژەکان ئەگرێتەوە ئەو پرسیارەکەم ئەم وانە تایبەتی و گشتیەکان بەڵێ تەنها بۆ ئەندامانی کۆمەڵە بۆ مناڵی ئەندامانی کۆمەڵە بۆ ئەو ئافرەتانە کە ڕزەکانی کۆمەڵ ئەو پیاوانی ڕزەکانی کۆمەڵن یان ئێوە دەرگا کراوەیە بۆ هەموو لایەکە ئێمە طبعاً تقریبا بەسەر سێ تەوەرە ئەتوانین بڵێن یاخود بەسەر سێ ئاستمان دابش کردووە ئەکرێ هەندێک جار بڵێن 4 ئاستە ئاستێکمان هەیە وانەی تایبەتە بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوی بتوانین ئەندامانی خۆمان بە جوانی پەروەردە بکەین بەڕاستی سبەینێ کاتێکە ئەیانێرین بۆ بڵین دام و دەستگاکان و بەیانی کاتێک کە دام و دەستگاکان ئیشانەکەوێتە بەردەست کەسێکی پاک و ئەمین و دەست پاک بن و ئینسانی ڕێک و پێک بن و بتوانن لە ئەنجامدا خزمەت بە کۆمەلگا بکەن خۆگەر نەچونە دام و دەستگاکانەکە لە بازاڕیشە ئەهلی کەسە ببن خزمەت بە کۆمەلگا بکەن بێگومان اینجا ئاستێکی ترمان هەیە وانەی خێزانی وانەی خێزانی طبعاً ئەمە لە ڕووی پەروەردەی خێزانەوەی ئاستی سێمیان کەوانەی گشتیە ئەمە هەموو خەڵکە گرێتەوە بەبێ جیاوازی وانەی گشتیمان هەیە یعنی بۆ هەموو کەسێک دەرگا کراوە اینجا کۆڕ و کۆڕەکان بڵێن کۆڕە جەماوەریەکان سیمینارەکان ئەمانە دەرگامان واڵا بووە هەمیشە بە پێی پێویست توانی بیتمان کۆڕ و کۆبوونەوەی گشتیمان هەبووە اینجا جگە لەوە یعنی لە ڕێگای سوۆسیال میدیاوە مەسەلەن ئێمە هەوڵمانداوە تا کرابێتن بەرنامەی تایبەت هەر لە جەنابی مامۆستا مەڕوانەوە مامۆستا موسلیمەوە خۆم برانی تر یعنی لە ڕێی سوۆسیال میدیاوە بەرنامەی تایبەتمان هەبووە اینجا لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە بڵێن تەلەڤیزیۆنی بانگەواز تەلەڤیزیۆنی پەیام یاخود لە ڕێی رادیۆکانەوە ئێمە کە لێرە دوو رادیۆمان هەیە رادیۆی قورئان رادیۆی کۆمەڵ ئەمانە ئەوەی پێمان کرابێت و لە تواناماندا هەبوو بێت درێغیمان نەکردووە با بڵین کاردانەوە یا با بڵین بەدەمەوە هاتنی خەڵک بۆ ئەم لایەنە پەروەردەی ئێوە چۆنە وەڵا سوپاس بۆ خوا یعنی بە تایبەت ئێستاگەر تەماشاکەی لە تازیەکان بۆ نمونە جەنابی مامۆستا مەڕوان جەنابی مامۆستا موسلیم لە تازیەکان کاتێک بەشدارن بە زۆر جاران یعنی بە دەرفەتیان زانیوە وتارەدەن لەوە یعنی خەڵک زۆر دڵی پێخۆش بووە اینجا لە ڕێی رادیۆکانەوە کە بەرنامەمان هەبووە کاردانەوەکانمان بینیوە بەڕاستی وەچتر لە ڕێی بەرنامەی عەفوەن خولی هاوینانەوە هاوینان کە بەردەوام هەوڵمانداوە خول بۆ منداڵان بکرێتەوە خولی پەروەردەی بینیومانە کە خەڵک چەندە ئیستیجابەی هەبووە یعنی باوەڕ کە زۆر جاران نەمانتوانیوە ئەو هەموو منداڵە وەرگین کە هاتوونە ناوی خۆیان بنووسن لە ڕێی ئەوەوە یعنی ئەبینین کە خەڵک سوپاس بە خوای پەروەردگار ئیستیجابیان هەبووە و کارلێک و تەفاعولیان هەبووە لەگەڵ ئەو بەرنامە پەروەردایانێک کە هەن لە سنووری یعنی مەڵبەند لە سنووری سەرجەم ئەنجومەنەکانەوە زۆر باشە ئەگەر کاتمە دێمەوە خزمەتە با بچینە لای کاک حاجیزانە بەرپرسی نووسینگەی دەستگای خێرخوازی بەخشین لە سۆران کاک حاجی دەمێت لەسەر کار و چالاکیەکان و ئەو ئیشانەی ئێوەی کەنچێ ئەگرێتەوە کار و چالاکیەکانتان چی بووە چی نەبووە قسەمان بۆ بکەی بەڵام پشوێکی کورتمان هەیە دوای پشوەکە دێمەوە خزمەتە بینرانی بەڕێز و خۆشەویست پاش پشوێکی کەم دێمەوە لاتان دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی لە نزیکەوە لە خزمەت بەرپرس و کارژێڕ و ئەندامانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە خزمەتانین کاک حاجی زانە پێش پشوەکە ویستم لە خزمەت جەنابتا باسی ئەو بکەم کە دەستگای بەخشین خۆ دەزانی بووەتە ماڵێک لانەیەک شوێنێک بۆ هەژاران کەم دەرامەتان بێباوکان ئێوە لە ناوچەی سۆران و دەوروبەری و ئەوی مامۆستا ئاماژەی پێکرد لەو قەزا و ناحیانی کە لە سنووری مەڵبەندی ئێوەیە کار و چالاکیە نەوعی و بەرچاوەکانی ئێوە چین کامانن
وچێ لە ئێوە سوودمەند بوون ینی من ئەمێ ینی جەخت لەسەر ئەو بکەمەوە هەدەفی بەرنامەکەش لەسەر ئەوەیە بەڕاستی بزانم ئەم کار و چالاکانی هەموو بەشەکانی مەڵبەندەکانی ئێمە تەنها بۆ ئەندامان و بۆ کادران و بۆ ئەو خەڵکانەیە کە وەلایان بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە یان نەخێر ئێمە بە شێوازێکی فراوانتر بیرەکەینەوە ئاسۆمان لەبەر چاو زیاتر دیارە وا بیرەکەینەوە کێ پێویستی بە ئێمە بوو ئێمە هاوکاری بکەین فەرموو سەرەتا بە خێراتتان بکەین تەبان ئێمە وەکو نووسینگەی بەخشین لێرە ئەلحەمدولیلا لە دەڤەرەکە ڕۆژی بەرچاومان هەبووە لە ناو خەڵکو جەماوەر باش هەر لە خان و کردن بگرە تا ئێستا هەتا ئێستا لەو دەڤەرە 7 خانومان کردووە بە ئەشیایەوە هەر لە بڵێ دەرجێک هەتا ئاخری باش ئەشیا کردمان ئەوانی کە کردوشمانە هەتا ئێستا یەک ئەندامی خۆمانی تێدانە ئەی بۆ چێکراوە ئەو کەسانێکە کراوە لەوانێ ئەو حزبانە نەمە بەست ینی لەسەر چه ئەساسێک ئەو حەوت ماڵی و خانیان بۆ کراوە لەسەر چ پێوەرێ جوانە ئێستا ئەوانی کە کردومان لەسەر پێوەری نەبوون لە فەقیری یان دایک هێتیم منداڵی هێتیمی هەیە سێ چا منداڵی هێتیمی هەیە کە کەس بڵێ منداڵی گەورەی خزمەتی بکە باوکی نەماوە تەبەن لەسەر ئەوە ئەساسە کردومانە فەرقمان پێ نەکردووە چێنیا میم کورد و مسلمانە کە لەو دەڤەرە دانیشتووە ئەو خاڵانەی کە لە بەرنامە بەخش ئەگری توودام پێمان داوە سەرای ئەوەش تەبەن هەموو ساڵێ نەکەرە ساڵ هەموو ساڵێ خۆراک بە ئەدەینە فەقیر و ڕەمەزانانە بەڵێ لە ڕەمەزانان خاستەن ئەو ساڵ تەبەن ساڵێکی جیا بوو ڕاستە لێرە هەتا ئێستا تقریبان 300 کارتۆن خۆراکمان بەسە خەڵک دادابش کردووە ئەو خەڵکانش تەبەن یەکە بێکە تەبەن هەمووی فەقیر هەمووی خەڵک بەخۆی تەلەفۆنی کردووە چوین لێمان پیسیتەوە پێچاوەوە کە کەس ئەو بزان چۆن ئێوە ئەزانن ئەم ماڵە فەقیرە ئەم ماڵە فەقیر نییە بەڵێ ئێستا تەمەند کە ئەوەی کە تەلەفۆنمان بووکە یان دێ سەردانمانەکە کە ئەمە ئەچین سەردانیەکەین و کابرا مختاری گەڕەکەکەی جیرانەکان مەلای مامۆستای گەڕەکەەکە پیسا لەوانەکەی خۆشمان معلوماتمان لێوەرەگرینەوانە بزان باش لە ڕووی بێباوکانەوە کاک حاجی مناڵی بێباوک ژمارەیان چەنە موچەوشکیان هەیە لای ئێوە ئێمە تا ئێستا لێرە موچە هەتاکو 1 ساڵ بڕاوەتەوە لێرە بەس لە جێگای تر تەمەەن بەردەوام بووە هەیە بەس لە سۆران ئەوەی کە لە بەردەستی من بووە تا خانومان بکرێت تا ساڵێک تا کەتونە سەر پێخۆیان ئەومان کردن جارش هەبووە تەبەن هیچیان ئەو ماڵە فەقیر بۆ زۆر فەقیر بە هەژاب بچوو دوکانێکشمان بۆ دانا و ئەشامان بۆ دانا بۆی بکەونە سەر سکە و باش خاڵێکی تر خەڵکی خێرخواز ئەو خەڵکی کە خۆی گەورە سەرەت و سامانێکی پێبەخشیوە کەم بیا زۆر هاوکاری ئەوان بەدەمەوە هاتنی ئەوان بۆ بەخشین لێرە چۆنە بێن هاوکاریتان بکەن پار و سامان و سەدەقە و خێراتەکانیان تەسلیمی ئێوە بکەن وەک دەستێکی ئەمین بەڵێ وڵا الحەمدوللا زۆر باشە وەکو ساڵانی ڕابردوونیە تەبەن بخۆی قەیرانە بخۆتە زانی لە هەموو جێگایەک وایە تۆزێ زعیب بووە بەڵام الحەمدوللا باش لەخوا بەزان بژگەلەوەی کە ئێستامە کە خانومان کردووە یان ئەومان کردووە لەبوون منە خەڵکێت تەلەفۆنەکە دەڵی کاکە نیتم نەفتم نییە ئاوام نیاون دەوڵەمەند هەیە تەلەفۆنی بۆ یەکەن کاکە سیخەی بێ مێڵە کاکە چەند دەوی باڵە خزمەتدا پارەی بۆ سەرفکردن و چوین یارمەتی و خەڵکەنداوە دەست خۆش بێ با بچینە لای مایکەکەبی بە مامۆستا حەکیم مامۆستا حکمت ببوورە جەنابە دووکو بەرپرسی لقی سۆرانی مامۆستایانی پێشەنگ ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ ئێوە چ خزمەتێکتان بە مامۆستایان کردووە توانیوتانە لە چ ڕوانگەیەکەوە لە چ شوێنێکەوە بتوان خزمەت بە توێژی مامۆستایان بکەن ئایا خزمەتەکەتان ئەگەر کرد بێ جا معنەوی بوو بێ مادی بوو بێ هەر جۆرێ بوو بێ تەنها بۆ مامۆستایانی کۆمەڵ بۆیان بۆ هەموو لایەک بووە بنای خی گەورە مهرەبان سەرتا دەستخۆشانە دەکەین کە لە سلێمانی ئەوشتان چێشاوە هاتنە سۆران گومان تێدا نییە یەکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستایانن مامۆستانش ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ ناوبانج دەرکردووە و زۆربەی زۆری کادرانی ئەو مەڵبەندی خۆمان پێکاتن لە مامۆستایان و لەو ناوچەی ئێمە بە تەواوی بەبێ جیاوازی پشتگیری هەموو ینی پێکاتی مامۆستایانمان کردووە لە هەر حزابێک بی بنمونە ئێستا ئێمە لە بەرپرسی سەرۆکی لقی یەکێتی مامۆستایانی کوردستان سەر بە کۆمەڵی ئیسلامیە
هەر مامۆستا ژۆزان هەر مامۆستا مسلیم بەرپرسێتی بڵێ یعنی لە کردنەوەی کۆلیژی ئێواران سەرسەختانە تێکۆشان تاکو و توانیمان ئەو کۆلیژی بکەینەوە چونکە مامۆستایان برنیان دەتوانی بستنە هەولێر لێوە ئاسیزان سوخوان بەرزکەنەوە ئەمە لەڕێی پەیوەندیەکانمان لەگەڵ مامۆستایانی کوردستان و لەگەڵ سەرۆکایەتی زانکۆی سۆران توانیمان کۆلیژی ئێواران بکەینەوە بە هەزاران مامۆستا لەو کار مامۆستا چەند پشتگیری داواڕاوەکانی مامۆستایان بوون لە کاتی خۆپشاندان و ئەو داوانەی کە کردویانە ئێمە هەر تەم ئاماژە پێ بکەم یەکێک لە برن بەشداربووانی خۆپشاندان لە سۆران ئەندامانی خۆمان بوون چەند ئەندامیشمان گیرا و لێکۆڵینەوەشان لەگەر کرا بە هاوکاری مەڵبەند دواتر ئازادکران و یعنی لە مەکتەبەکانە لە قوتابخانەکان بڵێن فەرقە و جیاوازی زۆر بە مامۆستانی کۆمەڵی ئیسلامی ئەکرێت لەگەڵ مامۆستایان کرد بۆ نمونە من خۆم یەکێکم لەو مامۆستانەی کەوا 5 ساڵ برم لە گوند مامەوە لە گوندەکان مامەوە داوام کرد بەس لەبەر ئەوەی کاون ئەندامی کۆمەڵی ئیسلامی بووم بەڕاستی لێرە ئیشکردن لە سنووری سۆران کەمە قوڕسرە چونکە بە سەبەبی ئەوەی حزبی دەسەڵاتدار یعنی قۆڕخی هەموو جنگەکانی دەسەڵاتی کردیا لە مەکتەبەکانە ئەوەی کە حزبی نەبێت نابێتە بەڕێوەبەر نابێتە خەری بۆ بڵم مامۆستایەگێ لەم دەڤەرەیە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی بێ و بەڕێوەبەری قوتابخانەیە بێت یان حیزبێکی تر بێ غێری حیزبی حکومڕان کە پارتی لێرە هیچ یعنی ئەوە هەر بەخۆم 2000 بەشدار تاقیکردنەوەکانم کرد لەسەر برن ئاستی زانستی کە ئەو کەسە شاوی بۆم درایەتی لە هەردوو جار دەچوومە تاکو ئێستاش ئیش بەو تاقیکردنەوەی نەکرایە زۆر باشە با بچمە لای مامۆستا ئازاد ئۆمەراوی کاگازات سڵاوی خوارد لێبێت جەنابەت غەریب نین لە شاشەی پەیامەوە بەدەر لەوەی کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسێکی چالاکی لە ناوچەکە جەنابەت وەکو کاری ئیعلامی مەڵبەند یا با بڵین ڕادیۆکان لە ئەستۆی جەنابتایە من حەزەکەم بیانی کاری پەیام ببەستینەوە بە خزمەتکردنی خەڵک چۆن توانیوتە مایکی پەیام لە خزمەتی هەموو خەڵکا بێت لە دەڤەرەکان کاتێک گرفت و کێشەیەکیان هەیە و ڕادیۆکان بەگشتی چۆن خزمەتیان کردەوە بە خەڵک بە کورتی سوپاس دەکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشتان لێکم کاکدانە سەبارەت بە کاری ڕاگەیاندن لە سنووری مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی دیارە لەم سنوورە گرنگێکی تایبەتمان بە کاری ڕاگەیاندن داوە ئێمە لێرە رادیۆمان هەیە رادیۆی کۆمەڵ و رادیۆی قورئان و رادیۆی سونەش لێرە پەخش ئەکرێتەوە زائیدەن ستۆدیۆی بانگەواز و بڵین پەیامیشمان هەیە رادیۆکان رادیۆی کۆمەڵ هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا ڕۆڵێکی گرنگی هەبووە یەکێک بۆ لە رادیۆ پێشەنگەکان ڕۆڵە گرنگەکەی لە چیا بووە لەم سنوورە ئەم رادیۆیە هەموو خەڵکێک توانیوێتی خۆی تێدا ببینێتەوە بانکخوازان بێ جیاوازی توانیویانە بێن لێرە بەرنامە پێشکەش بکەن بەرنامەی بانگەوازی هەروەها لە ڕووی سیاسیەوە بەرنامەمان هەبووە خەڵکی سیاسی میوانداری کراوە بەرنامەی مناڵانمان هەبووە بەرنامەی خوشکانمان هەبووە هەموو ئەم بەرنامانە خەڵکی دەرەوەی کۆمەڵیش توانی بۆ خۆی تێدا ببینێتەوە بۆیە لەم بوارەدا ئێمە توانیمانە رادیۆی کۆمەڵ جگەلەوە ببێتە هۆی پێگەیاندنی چەندین کادری ڕاگەیاندن زۆربەی ئەگەر تەماشا بکەی ئەو کادیرانەی کەوا لە تیڤیەکانیش ئیشەکەن ڕۆژێک لە ڕۆژان لە رادیۆکان بوونە بۆیە لەم رادیۆ توانیمانە کادیری ڕاگەیاندنیش پێ بگەێنین جیاواز لەما ئەم رادیۆیە بووەتە هۆکارێک کەوا خەڵکێکی زۆر لە ڕووی زانستە شەرعیەکان سوود ببێنێتن سەردەمانێک رادیۆی ئێمە و کاتێکەوە سۆشیال میدیا ڕۆڵی نەبوو پەیمانگای دەنجیمان هەبوو چەندان خەڵک لە ڕێی ئەم رادیۆیەوە بڵین زانستە شەرعیەکانیان ئەخوێن چەندین بڵێن کتابیان توان لە ڕێی ئەم رادیۆیەوە تەواو بکەن تا ئێستاش ڕۆڵ و گرنگی خۆی ماوەوە ئێمە گرنگی پێدەین جیاواز لەمەش رادیۆی قورئانمان هەیە لەم سنوورە کەوا یەکەم رادیۆ بووە ئێمە هەستمان بەم فەراغە کردووە لەم سنوورە توانیمان رادیۆی قورئان لە سەرەرچی خێرخوازان دابمەزرێنین و تاوەکو ئێستاش بەردەوامە قورئان و فەرموودە بڵێن لەم سنوورە پەخشەکە هەروەها زایدن کەەوە رادیۆی سونەش رادیۆ سلێمانیە لێرە ئەتوانین پەخشی بکەینەوە ئەگە بینە سەر کەناڵی پەیام یعنی ئێوە چۆن توانیوتانە لەگەڵ ئازار و معاناتی خەڵک بن بە شێوازێکی گشتی لەم دەڤەرەوە
تا چەند هاوکارتان بوون لایانی دەسەڵات لێرە لەوەی کە بتوانن هەموو بچنە هەموو کونجوکە لە بەرێکەوە. کاکدانا کەناڵی ئاسمانی پێیان لەم سنوورە توانیمانە ڕووماڵێکی باش بکەین هەرچەندە ناوچەیە کە ناوچەیەکی فراوانە کەوا سنووری بڵێن قەزای سۆرانە قەزای چۆمانە قەزای ڕەواندوزە قەزای مێرگە سۆر وەک مامۆستاش ئاماژەی پێدا لە ڕووی ڕاگەیاندنەوە ئێمە ناتوانین بگەینە ئەم ناوچانە چونکە ڕێگامان پێنادرێتن هەروەها سنووری هەریرە ئەم ناوچەیانە هەمووی بڵێن خۆم تەختی ئەعلامی تێداکەم توانیمانە ئێمە دەنجی خەڵکی ئەم ناوچانە لە ڕێگای شاشەی پێیامەوە معاناتەکانیان گرفتەکانیان بگەینین ئەگەر چی بڵێن بربەستی زۆرمان وەکو کەناڵی ئاسمانی پێیام لەم سنوورە دێتە پێش دەسەڵاتی ئەم ناوچەیە ڕێگری زۆر لە کەناڵی پەیامە کاتن ئێمە خۆمان چەند بڵین لەسەر گەیاندنی گرفتی هاوڵاتیان تووشی گرتن هاتوین شتەکانمان دەست بەسەر کراون کاتێک ئێمە چوون گربوونەوەی هاوڵاتیان لە ناحیەی بڵین هەریر بگوازینەوە لەلایەن ئاسایشی ناوچەکە بۆ ماوەی 2 کاتژمێر خۆمان و تەواوی کەلوپەلەکانمان دەست بەسەر کرا ئێمە لە کاتێکدا ئێمە توانیمانە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانی دەسەڵاتیش بێ جیاوازی وەکو گرفتی هاوڵاتیان بگوازینەوە بەڵام تەعاملی دەسەڵاتی ناوچەکە زۆر باش خەڵک بۆ مایکی خۆی زانێ بەڵێ بێگومان خەڵکی ئەم ناوچەیە دڵیان زۆر بە کەناڵی پەیامەوە خۆشە کاتێک ئێمە چینە ناو خەڵک خۆشەویستی خۆیان دەرەبڕن بۆ کەناڵ پێیام زۆر باشە چینە لای مامۆستا ئارام سوورچی بەرپرسی ئەنجومەنی حەریر مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت ئێوە ئەنجومەنەکەی ئێوە لە حەریر کار و چالاکیەکانی ئێوە خۆی لە چیا بینێتەوە گرنگترین ئەو شتانەی کە خۆت و ستافەکەت لە ئەنجومەن خوشک و برایان لە ئەنجومەن پێوەی سەربەرز و پێوەی دڵخۆشن چییە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان پێشی دەستخۆشتان لێکم بۆ سازدانی ئەم بەرنامەیە وەڵا ئێمە ئەنجومەنی حەریری کۆمەڵی ئیسلامی چەندین پرۆژە و کار و چالاکیمان هەیە بە تایبەتی ئەمە متمانەی خەڵکین متمانەکەش لەوەی سەرچاوە گرتووە کە ئێمە الحەمدوللا پابەندین بەم ئاینە پیرۆزەوە جێ متمانەی خەڵکین کار و پرۆژە و چالاکی کەشمان زۆر هاوکاری خەڵکی خێرخواز کۆکەینەوە بۆ کەم دەرامەت و خەڵکی یەتیم و ئەم خەڵک و دەور و بەرەوە بە تایبەتی لێ قەوماوان دەرس و دەور و پەروەردە و بانگەواز چۆنە لە ناوچەکەیەوە وڵا سنتەری حکمەمان هەیە خەڵکشی بەرچاو ڕوویتیەکە و بە تایبەتی چەندین خەڵکش بووینە حافظ قورئانی ئێستا الحەمدولillah سنووری حەریر و دەور و بەریر بربەست و جگە لە بابەتی مادی کە خۆی کۆمەڵ ئەو توانایی نیە هاوکاری ئەو بکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستگاکانی حکوومەت و حیزبی دەسەڵ لێرە بربەستان بۆ دروستەکەن بەرێ بە تایبەتی بربەست زۆرە چونکە یەک لەوان پرۆژە حکوومەت دەوی بۆ هەموو خەڵک بی بە تایبەتی بۆ سنووریمە کۆڵانیمە ڕقمشی لێ درابوو لەبەرەوەی کە من کۆمەڵی ئیسلامی برانی پێیام و کەناڵکەش ئامادە بوون سەبیان نەکرد کە من کۆمەڵی هەرچەندە من زیندانی سیاسیشم سەردەمی ساڵی 89 لە ڕژەمی بەعس بەس ئەوان نەکرد ینی فەرق و جیایشی یەکجار زۆر هەیە بە تایبەتی ئێمە چەندی پرۆژە و کار و ساراکیمانێ مەسەل هاوکاری کۆکردنەوە بۆ لێ قاومانی سووریا کوردانی ڕۆژاوە بە تایبەتی ئەو برا عەرەبەکان کە هاتن خەڵکی فەلووز و ڕوومادی زۆر هاوکاریمان کردن لە هەموو ینی ئێستاش جێک دڵخۆشینە لە سنوورەکەمان بە تایبەتی پرۆسی هاوسەرگیری لە سنووری ینی زۆر احتیمامی پێ ئەدرێ بە تایبەتی ئێستا مەسەلەن خەڵکمان لە بەدەستا بە تایبەت کەڕوڵاڵەکان هاوکاری ئەوانە شەکەین کە کەڕوڵاڵن بۆ پرۆسی زەواز و شتیوە زۆر باشە دەستان خۆش بێ کاکسیامەند پیرۆمەری بەرپرسی ئەنجومەنی سۆران تۆش لەسەر ئەنجومەنەکەی خۆتان لە کاتێکە بینایی مەڵبەند لە ناو سۆرانایە ینی هەموو سۆران هەموو قەزای سۆران یەک ئەنجومەنە بەڵێ کار و چالاکیەکانی ئێوە چییە خۆی لە چیا ئەبینێتەوە بە چیەوە شانازیەکەن بە چیەوە چۆنەڵی سەربەرزن ئەتانەوێت چی کە بکەن لە داهاتووە چیتان نەکردووە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وبه نستعين سەرەتا بەخێرهاتنی جەنابت و ستافە بەرزەکەتان دەکەین زۆر خۆشحاڵ بووین ئێمە وەکو ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە تقریبا ڕووبەرێکی فراوانمان هەیە لە سنوورەکە سەرەرای کۆسپ و لەمپەرەکان سوپاس بۆ خوای تەعالا بە ئیرادەی بەهێز و پۆڵاینی برایان سەرەرای نەبوونی و بێم و سێوی بێم و عاشی و بێئیش و کاری توانی ومانە الحەمدوللا وەکو یەک تیمی کارە بەبێ گوێدانە
ماندووبوون و وەک سەربازێکی برین ماندوونە ناسانە کار و چالاکیمان کردوون سەرڕای هەندێک کار و چالاکی کە تایبەتن بە نێخۆی ئەندامان کار و چالاکی گشتیشمان هەیە کە تایبەتن بە خەڵکی هەر لە سنووری خۆمان نزیکەی هەفتان ماڵی منداڵی بێباوکمان لە ئەستۆدا کەم تا زۆر ئێمە هەم لە جاریوا لە کرێی تەنانەت مانگانەش کە کرێچوی بوونە بۆمان پەیدا کردوون یان لە جلوبەرجی مەکتەب قرتاسی ئەوە جگە لەوەی بەخشین بڵێ نەوت لە وەرزی سەرما سۆڵە کە کەمکەمە حکوومەت نەوتیش دابەشەکە بەڕاستی ئەمە سوپاس بۆخوا بە سپۆنسەری خێرخوازان کە وەک دەستێکی ئەمین ماندوونە ناسانە بووینە پردێک کە هاوکاریەکانمان گیاندوە بە خەڵکی مستحق و لێقەوماو لەگەڵ نزیکەی 150 ماڵی هەژار کە لە سەردانی مەدانی یەکە بەیەکە سەردانمان کردوون بەبێ جیاوازی خەڵکەی پێویستە نووسیمانە بەبێ جیاوازی یعنی هەموو ڕەنگەکانی تێدان بەس مەرجەکەی ئەوەیە فەقیرە کرێچیە بێم و سەیە نەخۆشی درێژخایەنە پێشمەرگەیەکە بوونی بارەگای مەڵبەندی سۆران بۆ ئێوە بۆتە وەکو بڵێ ئێستا ئەنجومەنی خەلیفان خۆیان بارەگایان هەیە ئەنجومەنەکانی لەوچ نەیان بێ ئەمە تا چەند بۆتە مایی ئەوەی کە ئیشەکانی ئەو بەرەو پێشتر بڕوە ئەوە هۆکارێکی سەرەکی بەڕاستی چونکە زۆربەی کار و ساڵاچەکانمان جگە لەوانەیە کە سەردانی مەدانین خەڵک بۆ نمونە لێرە کار و ساڵاچەکان بەسەر ئەبین بەڕێوە ئەبین سازەکەین ئێوە زیاتر هەوڵتانداوە لە ناو ژوور و بنکە و بارەگاکانە بەنیا زیاتر لە ناو خەڵک و شەقام و قەزا و ناحێگوندەکەین چواردۆ بەردامانی کار و چالەکانتان لە شوێنێکە خەڵک دێ ئێوەچن بەلای خەڵک وەڵاهی ئەوە دوولانەیە بەس ئەوەی ئەمە ئیشی لە ساکەین بەڕاستی کە زۆر جارە ناشی دەین ئیعلامی هەر ئیشکردنەکە لەکنەمە مهمە لە دەرەی مەڵبەندێ لە دەرەی بارگاکانە چونکە ئەمە ناکرێت هەر کوچە و کۆڵانەشی بارەگاشی لێ دامەزرێن بەڵام ئەتوانین هەموو ماڵێک بکەینە بارەگا هەموو گەڕێکێک هەموو گوندێک هەموو شارێک هەموو مزگەوتێک هەموو ناحەیەک کە ئەوەش کەم تا زۆر ئیشمان لەسەر کردووە سوپاس بخوای تەعالا خاڵەکی دی پێم خۆش و ئاماژەی پێ بکەم ئەویش سولحی بۆ منە عشایری کە هەیە لە مەنتیقەی لەوانەیە ئەگەر بران لە بیریان سوبی پێم خۆش ئاماژەی زیاتر لەگەڵ پەیوەندەکان پەیوەندی کۆمەڵ سیاسەکان باسەکەن ئەوەی ناسمە ئەو بەجێ نوێشت نقطە چی دیکە دۆزینەوەی هەڵی کات کە ئەویش لە ڕێی عیلاقاتی شخصی زۆر جاران کارگە و معمەل و شەریکەکان کە لە سنوورەکەمان هەنا یان مندوو بشتیوان پێوێ یان کارمەندێکی پێوێ ئەمە لێیانە دیسانە مادوونە ناسانە بەڕاستی ینی بە خۆمان پەیوەندیمان بە خەڵکی کردیا ینی لۆ خۆمان نا لۆ خەڵکی ینی لۆ خەڵکی مستحق بۆ برا و خزم و کەسکاری خۆتان نە لۆ دەرەی خۆمان ینی خەڵکەکی مستحق گوتی کاکە بێئیشم کرێچیمە کەم تا زۆر ئەو حاڵەتەشمان هەیە زۆر باشە کاتم کەم ماوەی کە ئەو دووبرای و مامۆساژ ئاخر بێم وەلای ئەگەر کاتبە یەمەوە خزمەتان کاک بێستون ڕۆستایی سڵای خوارد لە بێ و سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە ئێوە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کۆمەڵی ئیسلامی یا ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کە بێگوان سەر بە کۆمەڵی ئیسلامیە زۆر بە کورتی کار و چالاکانی ئەوچیە بەڵێ بێگومان ئەگەر تەماشای کۆی پرۆسەی ئەو برادرانە بکەی ئەو چالاکیانی ئەنجامیاندا هەستەکەی یعنی ئەو ئاەتە تەطبیق بیت یسارعون فی الخیرات بێگومان ئەمە جگە لە یسارعون فی الخیرات بربەستیش بووینە لە بۆ ئەوەی خراپەش ڕوو نەدات بێگومان ئێمە کار و چالاکیەکانمان زۆر بوونە ئەتوانم بڵێم زیاتر لە 100 بەرنامەی هەمان بووە لە دەنجی کۆمەڵ کە بەرنامەی تەندروستی بۆ بەناوی هۆشیاری تەندروستی و هەروە ئەوە خەڵک هەموو گوێبیستی ئەو بەرنامانە بووە لە ڕووی تەندروستی چی بکات چی بخوات چی باشە بۆ جستێ ئەوانی ئەوانە هەمومان باس کردوون بە بەلاش لە ماڵەوە گوێی گوێگریت و ڕایشکاری ئەوە بڵێ هەموو کەسێک لە سوودمان بۆ ئەوی گوێگری ڕادیۆی دەنجی کۆمەڵ بۆ لەو سنوورەی و هەروە ئێمە تاکە ڕێکخراو بووینە کە بڵاوکراوەی تەندروستیمان هەبوو بەناوی هۆشیاری تەندروستی و هەروەها ئێمە توانیمان لە کاتی کەرنتینە ئێمە سێ ئەندام پێ هەستان کە سەرەتا
دروستمان کرد بە ناوی فریشتەی میهرەبانی کە کار و چالاکیەکانی لە کاتی کەرنتینە دەستی پێکرد بەبێ بەرامبەر دەچوینە ماڵان و هەروە سەردانی خەڵکمانە کرد لە کاتێک کە دەستەی ماسی گەیشت بۆ 300,000 نار ئێمە لە ناو بازاری سۆران و لە ڕواندز بە بەلاشی بەسەر خەڵکماندا تەوزیع کرد و لەسەر ئەستۆی خۆم بوو یانی ئەو چالاکیانەکان زاماندا جگە لەوەی کە ئەتوانین بڵێم لە سەر سیارەی خۆم مایەک بەر لە ئێستا لە سوشیال میدیا دەنگێکی باشی داوە نووسی بووم گەر پێویستیت بە هاوکاری تەندروستی ئەوە پەیوەندیم پێوە کە یان ڕام بگرە ڕقم تەلەفۆنی خۆشم نووسی بوو و خەڵکێکی زۆر پەیوەندی کردووە سوودمەند بوو بەبێ بەرامبەر سەردانمانە کرد لە کاتێک کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بوو بەڵام ئێمە سەردانی نەخۆشەکانی کۆرۆنامانە کرد چارەسەرمانە کرد هاوکاریمانە کرد بەبێ بەرامبەر و هەروەها ینی ئەگەر بین وردی بکەینەوە شتەکانی بڵقی سۆران ڕێکخراوی تەندروستکاران یەکجار زۆر بوونە وایە من بە کەسی و لەگەر هاوڕەیەکم پرۆژەیەکی خێرخوازیمان بڵاو کردو بە لەژێر ناونیشانی پرۆژەی ژیانەوە کە ئێستا ئەو پرۆژە کەسیانەی کامنیان بینم لە کوردستان بەگشتی بێگومان یەکەمین جار لە سۆران سەرچاوی گر بوو کە لە پرۆژە کەسیەکان بوو ئێمە توانیمان زیاتر لە 3 خان دروستکەین وارۆخان بۆ خەڵک بکڕین وهروە زیاتر لە 500 سەبەتەی خۆراک بەسەر فەقیراندا دابەش بکەین و هەروها ینی زۆر شتی ینی لە هاوشێوەی وەمان ئەنجامدایە خەڵک بە خۆی شایدێدات کە بەبێ جیاوازیش بۆ هیچ فەرقمان بە هیچ کەسێک نەکردی زۆر سپاس دەست خۆش بێخوا مامۆستا حەسەن ڕۆستایی سپاس بۆ ئامادەبوونی جەنابی شێت وەکو پەیوەندیەکانی مەڵبەند چ کۆمەڵایەتی چ سیاسی ڕۆڵ و کاریگەری ئێوە لە ڕووی پەیوەندی سیاسیەکان و لەگەڵ لایەن و فەرمانەکان مامۆستا بەشێکی باس کرد بەتایبەت لەلایەنە کۆمەڵایەتیەکە یعنی ئێوە چۆن لە ناو کێشەکانی خەڵکان ئێوە چۆن لە پرسی خەڵکان لە خۆشی خەڵکان لە ژنمارەکردنی خەڵکان لە مناڵ ناونانی خەڵکان لە کێشە و گرفتەکان وەک مامۆستا ئاماژەی بکرد لێرە کۆمەڵێک عشیرەت هەیە کاتێک بەریەکەوتنێک دروستە بێت ڕۆڵی ئێوە وەکو مەڵبەند چییە بە کورتی بە ناوی خۆی گەورە سەرەتا بە خێراتتان دەکەین کاکدانا خۆت و ستافەکەت بەخێر بن سەرچاومان خۆی گەورە پاداشتاندا بۆ بەرنمەیە وەسپاسدانەکەین بۆم دەرفەتە و دەستخۆشی لە مامۆستا و سرجەم هاوکاران مەکەم کە ئاماژیان بە زۆر شتی جواندا من لە کۆتایی دەمەوێ هەر بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک بکەم زۆر بە کورتی خاڵی یەکەم ئەوەیە سوپاس بۆ خوایەمە لەو مەڵبەندە هەم کارجێڕ و هەم ئەندامانی مەڵبەند بە هاوکاری بە سەرپەرشتی مامۆستا مسلیم و کە بەرپرسی مەڵبەندە و بە هاوکاری مامۆستا مەڕوان کە ئەو ماوەیە دوای برێم کە هەم لە پەرلەمان بوو هەم دوای خانەنشینبوونی هاوکارێکی باش بۆ مەڵبەند دەستخۆشی لەکەین و خۆی گەورە پاداشتیدا ئێمە توانیمانە لەو سنوورە بە یەک تیم و بە هاوکاریەکی باش و بە برایەتیەکی پتە و کار بکەین بۆیە هەستەکەم کە ئەوەش فەزلی خوددایە خۆی گەورە بەرەکەتێکی باش خستۆتە ناو ئیش و کارەکانمان ئەگەرنا لە ڕووی کەوادیر و لە ڕووی ئەندام لەوانەیە لە زۆر مەڵبەند کەمتر بین بەڵام سپاس بۆخوا لە ڕووی کار و چالاکی و بەرەکەت ئەوە پێیوە دیارە الحەمدلله وەش فەزلی خوددایە ئەوەی تر مامۆستا باسی لە پێکاتەی سنووری مەڵبەند کرد هەم سنوورەکە فراوانە هەم پێکاتەیەکی عشایریە بۆیە هاوڕێ لەگەڵ هاوکات لەگەڵ یا هاوتەریب لەگەڵ بەشەکانی تر پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتیەکان لێرە گرنگی زۆری هەبووە ئێمە ئەنی حزورتان هەیە لە ئاشتەواییەکان لە بوونە کۆمەڵایەتەکانی خەڵک بە شێوازی گشتی من ئەمە ئاماژە بە شتێک بکەم کاکدانا مەڵبەند ئەلحەمدولله ڕۆڵ و دەوری باشی هەبووە هەم لە سنووری لە سۆران هەم بەگشتی لە سنووری مەڵبەند و ئەنجومەنەکانیش یعنی ئاشتەوایی هەر ئاشتەواییەک کە بەشدار بووین سپاس بۆخوا ئەنجامەکەی سەرکەوتن بووە و سەری گرتووە یەک ئاشتەوایی ئێمە بەشدار بووین و بەسەقی تێدا بە دیارکەوتین بەڵام لایەنی دەسەڵات لە کۆتایی ئاشتەوایەکەی تێکدا پاشی ئەوە ئێمە نازی خۆمان گۆڕی لەگەڵ زۆر جار مەسەن ئەو لایەنەی کە داوای لێ کردوین لەگەڵ هەردوو تەرەف دانیشتوین جا برێم کێشەکە کورتیکاتم نەماوە کێشەکە ئەگەر کێشەیەکی کوشتنیشی تێدا بوو بێ توانی ومانە لە یەکتریان نزیکەینەوە بەڵام لە کۆتایی ئەگەر بە پێویست زانرا بێ ئێمە لێ هاتینە دەرەوە بۆی ئیشەکە سەر بگرێ و لەوان دەست خۆش بێ مامۆستا مسلیم بۆ کۆتا قسەیەمەوە لای تۆ کاتم هیچ نەماوە ئەگەر شتێک خۆت باست نەکرد بێ برایان باسییان نەکرد بێ و زەڕور بوو بێ جەنابەت باسی بکەیت و یەک پرسیاریشەکەم تا چەند
ضرورە گرنگە و ئیشتان بۆ کردووە نەخۆشخانەی بەخشین لە سۆران بکرێتەوە تا چەند لایەنی دەسەڵات ڕێی داوە ئێوە میشە بکەن بە کورتی ئەو وەڵامم بەرەو چی شماوە لە خزمەتام. بەڵێ زۆر سپاس. وەڵام کۆتا قسەم کەم سوپاسی هەم برایانەکەم خوشکان و برایان لە سووری مەڵبەند و سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ خێرخوازان دیارە ئەو سەرجەم کاتۆنەکە کراون لەو سنوورە بە پاڵپشتی خێرخوازان بۆ لێرە و سوپاسیان یەکەم دەستیان خۆش بێت هیوادارم بەردەوام بن. بەنسبەت ئێرە لەگە برادران پرۆژیان هینایە بەتایبەت بێستون تەدروستکاران پرۆژەی کردنەوەی خەسەخانەی بەخشین نەخشمان دانا ئیشمان لۆ کرد لەگەڵ بەخشینە هاتنێ سەرخەت 2000 باوای ئەو مەرزانی کە ئەوان دیانویست بەڕاستی تەماشامان کرد لێرە جێبەجێ نەبوون بۆیە نەمانتوانی ئەو هەنگاوە بنین کە زۆر ضرورە کۆمەڵگەیەک یان نەخۆشخانەی بزوشیش بێت وەکو شوێنەکانی تر لەم سنوورە بکرێتەوە چکەرە خەڵکێکی زۆری فەقیر و کەم دەرامەی تێدا هەیە کە لە پرۆژەیە سوودمەند بن بەڵام تا ئێستا نەمانتوانێت بەڕاستی ئەو بەشە لێرە بیکەینەوە بەڵام ئەم بەشەش دانەخرایە بەکراوەی ماوەتەوە ڕۆژێک لە ڕۆژان گەشتبینین کە بتوانین لێرە نەخۆشخانەی بەخشین بکرێتەوە. دواوتی خۆت لەسەر کۆی قسە و پرسیار و بەرنامەکە. من دەستخۆشیم بۆ وەشێ سوپاسانەکەن بەرنامەشی زەرورە خۆزگە سەڵانە هەبای ئەم بەرنمەیە بۆی ئەندامانی ئێمە خەڵکی ئێمەوەی کە لەو دەڤەردا ئەنیشە بزانن ئەو مەڵبەندەیە کە لێرێ ئایا وەکو باقی شوێنەکانی تر بۆیان دەرکەوێت وەکو بەس نۆخۆ ئیشەکەن یا بۆ خۆشی ئیش ئەەکەن ئەمانە بەرنامەی زەرورن زۆر گرنگن و سوپاسم هەیە بۆ سەرجەم بران لەو شانێکە باسییان کرد دڵنیام ئەگە دەرفەتیان هەبایە دڵنیام بەڵام کات هیچ ینی لەوە زیاتر دەرفەتمان دوبارە سواز بۆ جەناب سواز بۆ تێکڕایان دامانی مەڵبەند کە لە ئەڵلقەی دومی بەرنمەکەی ئێمە بەرنامی لە نزیکەوە ئامادە بوون بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێ و لە خزمەت مەڵبەندێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.